بینەرانی خۆشەویست سڵاوی گەرمی ئەمەتان پێشکەش لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆمان کە قسە و باسکردنە سەبارەت بە بارودۆخی ڕۆژاوای کوردستان بە تایبەت سەبارەت بە سیاسەتی گۆڕینی دێموگرافی ناوچەکە لەلایەن دەوڵەتی تورکیەوە بە میوانداری بەڕێز هاوڕێز سەعید ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵ. هاوڕێز سەعید زۆر سپاس بۆ بەشداری لەم بەرنامەیەدا. منیش سپاستان دەکەم بۆ دەرفەتێکە لە اختیارتان ناین و سڵاوم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. هاوڕێز سەعید هەر بۆ ئاگادارن ماوەی چەند مانگە هێرشە ئاسمانیە دژە ئینسانی و وەحشیانەکانی دەوڵەتی شۆڤینیستی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان بە چڕی بەردەوامە. لە ئێستادا وەزعی ئەو ناوچەیە چۆنە؟ هەروەک لە هەواڵەکاندا دەبیستین ڕۆژانە، ئێستا بارودۆخی ئەو ناوچەیە زۆر ئاڵۆزە. ئەو خەڵکی کە لەو ناوچەیەدا دەژین لە زۆر ئیمکاناتی سەرەتایی ژیان بێبەش کراون بە دەلیلی بۆردومانە وەحشیانەکانی دەوڵەتی نیژادپەرستی تورکیا، چون ئەم هێرشانەی ئەم دواییە ئەگەر تەواوی دنیا بەرامبەر بە هێرشەکانی ئیسرائیل وەستاوەتەوە، بەڵام بەرامبەر بە ئەو هێرشانەی کە هاوشێوەی هێرشەکانی ئیسرائیلەوە لە ڕۆژاوای کوردستان بەڕێوە دەچێت، بێدەنگیەکی بە ئانقەست کراوە و هەر ئەوەش بۆتە هۆی ئەوەی کە دەقیقەن هەر ئەو ڕووداوانەی کە لە غەزە ڕوەدەن بەڵام لە ئاستێکی بەرتەسکتردا لە ڕۆژاوای کوردستان خەریکن بەڕێوە دەچن. دەوڵەتی تورکیەش هاوشێوەی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل ژێرخانەکانی ژیانی خەڵک لەو ناوچەی کردوتە ئامانج، تەنانەت نەخۆشخانەکان بۆردومان دەکات، سەرچاوەکانی ئاو بۆردومان دەکات، کارەبای وزە بۆردومان دەکات، سەرچاوەکانی وزە بۆردومان دەکات، ئەو شوێنانی کە سەرچاوەی داهاتن وەکو بیرە نەوتەکان و پاڵاوگەکان و هەموو ئەو شتانەی کە دەتوانن لەسەر ڕیفاه و ئاسوودەی ژیان و ئەمنیەتی ژیانی خەڵک کاریگەریان هەبێ، ئەوانە لەلایەن دەوڵەتی تورکیە و بۆردومان دەکرێن. ئێستا زیاتر لە 2 ملیۆن کەس کەوتونەتە ژێر کاریگەری خراپی ئەم بۆردومانانەوە لەو ئیمکانات سەرەتایانی ژیان بێبەش کراوە. بۆیە ئەوەی کە ڕاستی بێ ئێستا ئەو ناوچەیە کە زۆر لەگەڵ ئەوەی کە لەباری خەبەریەوە فرامۆش کراوە لەژێر زەخت و زۆرێکی زۆردایە، لەژێر گوشارێکی زۆردایە، لەگەڵ ئەوەی کە هەمومان دەزانین بەرە وەرزستان دەچین و ئێستا هەوا سارد بووە، خەڵکێکی زۆر بەرەسەری ئەو بۆردومانانە ئاوارە بوون و ئیمکاناتی ژیانی وەکو سوتەمەنی و تەنانەت ئاو کارەباوانشیان دەست ناکەوێت و ئەوە یعنی ئەگە تۆ بێنی لە زێنی خۆدا بیخوێنەوە دەبێت خەڵکێکی کە چەندین ساڵە دەرگیری شەڕ و بەرەنگاربوونەوەی جەریانێکی وەحشی وەکو داعش و دەوڵەتی سووریە و هێرشەکانی دەوڵەتی تورکیە بووەتەوە، تازە دەهاتە ئەوەی کە بڕێک ناوچەکەیان ببوژێنەوە و بکەونە ئاسایشەوە. دەوڵەتی تورکیا ئەو سەرچاوانی ژیانیشی لێ وێران کردوون و بارودۆخەکە زۆر نالەبارە. هاوڕێز سەعید بابەتێکی ترکە هەیە لە پەیوەندی بە ڕۆژاوادا باسی دێمۆگرافی و ناوچەیە. دوای داگیرکرانی کانتۆنی عەفرین لەلایەن دەوڵەتی تورکیا و گروپە ئیسلامیە تونڕەوەکانی لایەنگریەوە بەردەوام هەوڵدراوە باری دێمۆگرافی و ناوچەیە بگۆڕن، خەڵکی ڕەسەنی ناوچەکە دەرپەڕێنراوە و خەڵکی جێیتری لێ نیشتەجێکراوە. ئامانج لەم کردارە چییە؟ ئامانج لەم سیاسەتە چییە؟ ئەم شێوە کردارێکی ئێستا دەوڵەتی تورکیە دەیکات سیاسەتێکی ناسراوە کە بەردەوامیانی ڕەنگە دەیە بێت یا نزیک بە سەدەیەک زیاتر بێت کە دەوڵەتانی داگیرکەری کوردستان کە هەر چوار کوردستانیان بە سەردا دابەشکراوە، ئەو چوار دەوڵەتە لە هەوڵی ئەوەدا بوون کە ئەم ناوچانەی کە بە ناوچە کوردیەکان ناسراون تووشی جێژاو بکەن، تووشی شێواوی بکەن و بە نیشتەجێکردن و یا پاکتاوکردنی خەڵکە ڕەسەنەکەی و لە دەرکردنیان لەسەر زێدی خۆیان ویستویانە ئاژاوە دروستکەن، کێشە بنێنەوە و ئەو ناوچانە بە پێی سیاسەتەکانی خۆیان کە بەرنامەیان بۆ داڕشتووە بۆ داهاتووی ئەو ناوچانە بۆ ئەوەی کە لە هیچ سەردەمێکدا ئەوان گومانی ئەوە نەچێتە کلیانەوە کە دەوڵەتێکی سەربەخۆ پێک بێنن کە بیر لە کوردستانێکی یەکگرتوو بکەنەوە. بۆیە ئێستا مەسەلێمە دەتوانین نمونەکەی نمونە ینی
بڵین نەتیجەی ئەم شێوە سیاسەتەکە لە سەردەمی ڕژیمی بەعسداوە ئێستاش هەر لە کەرکووک دەکرێت دەبینین مەسەرەن شارێک تووشی چی گێژاوێ کراوە لەگەڵ ئەوەی ئەو هەموو دەوڵەمەندە لەگەڵ ئەوەی خەڵکەکەی بە درێژایی مێژوو پێکەوە بە ئاشتی ژیاون بەڵام ئەوە تا دەوڵەتەکان دەستیان تێوەرداوە خەڵکی ناخۆجییان هێناوە خەڵکە ڕەسەنەکان دەرکردو و تووشی ئەم ناهەمواریانە بووە کە هەمومان دەیبیستین بەنسبەت ڕۆژاوای کوردستانیشەوە دەوڵەتی تورکیا هەر ئەو سیاستە خەریکە دەباتە پێشێ ئێستا لەگەڵ ئەوەی کە تەواوی سەرتاسەری سووریا تووشی شەڕێکی ماڵوێرانکەر بوو خەڵکێکی زۆر کوژرا خەڵکێکی زۆر ئاوارە بوو ئەو ئاوارانش بە سەرتاسەری سووریە و وڵاتانی دەوروبەردا بڵاوبوونەوە زۆریشان ڕویان کردە تورکیا ئێستا دەوڵەتی ڕەگەزپەرستی تورکیا بەپێی ئەو سیاسەتە دژی ئینسانیانەی کە هەیەی دەیەوێت لەم ئاوارەی ئەم خەڵکە لەو نەهامەتی کە بەسەر ئەم خەڵکەدا هاتووە بۆ بە ئاکامگەیاندنی سیاسەتەکانی خۆی کەڵک وەربگرێت لەو وەختەوە کە ئەفرین داگیر کراوەوە پێشتریش هەوڵی داوەکە ئەو ناوچانەی کە کوردەکانی تێدا نیشتەجێیە کارێک بکات کە خەڵکی دیکەی ناخۆجێی و بەتایبەتیش کە ئێستا فرسەتێکی بۆ پێشهاتووە خەڵکێکی زۆر لە سووریەوە ئاوارەی تورکیە بوون ئەوانە بە بیانووی گەڕانەوە بۆ زێدی خۆیان ینی بڵین بۆ وڵاتی خۆیان نانێرێتەوە شوێنانەوە کە لێی هەڵکەندراون کاراسانیان بۆ بکپسنەوە شوێنی خۆیان دەیانێن لە شوێنێک نیشتەجیامکە کە بۆ خۆی بە پێی پیلانەکانی خۆی بۆی داڕشتون ئەویش دەتوانێت لە خزمەت نەخشەکانی خۆی دابێت گۆڕینی دیموگرافیای ناوچەکە دەرکردنی خەڵکە ڕەسەنەکە و نیشتەجێکردنی ئەم خەڵکەی کە ئێستا دەهێنرێن لێوەدادنی خۆشیان بە نەوعی قوربانی ئەم سیاسەتانن لە نەتیجەی شەڕێکی کە لە ناوچەکەدا هەڵگیرساوە هەمومان مێژوەکەی دەزانین و هێندەی بەسەردانە هاتووە ئەمانە تووشی ئەم نەهامەتیە بوون و ئێستاش بە نیشتەجێکردنیان لە شوێنێکی دیکە خەریک کراونەتە ئامرازێک بۆ بەرەو پێشبردننی سیاسەتی دەوڵەتان و یان نەتەوە سەردەستەکان بۆیە چه ئەو کاتێک کە کانتۆنی ئەفرین داگیر کراوە ئەم سیاسەتە بە شێوەیەکی سیستماتیک خەریکە دەچێتە پێشێ هەتا ئێستاشی لەگەڵ بێکە دەنگۆی ئەوە هەیە کە لە فەلەستینەوە حدودی 10,000 کەس لە خەڵکی فەلەستین کە ئێستا بەم دوای ئەم شەڕە ماڵوێرانکەرە ئاوارە بوون و بەجێ ئەوەی کە بیان حەوێنەوە لەبار ئینسانیەوە ئاوریان لێبدەنەوە دەیانێنەوە لە ناوچەیەک نیشتەجییان دەکەن کە بۆ داهاتوو تووشی مەترسی زیاتر دەبن بۆیە ئەمە سیاسەتێکی زۆر دژی ئینسانیە سیاسەتێکی زۆر ڕەگەزپەرستانەیە سیاسەتێکی زۆر دژی کوردە بە تایبەتی و دژی ئەو خەڵکەیە کە لەو ناوچانە بە درێژایی مێژوو نیشتەجێ بوون زۆر سپاس هاورە سەید من پرسیارێکی ترم نییە گەر خۆتان بتانەوێت ئاماژە بە شتێ بکەن بفەرمون هەمومان دەزانین کە ڕۆژاوای کوردستان دوای ئەوەی کە لە سووریا ئەم ئاڵوگۆڕە ینی خەباتێکی جەماوەری کەوتەڕێ و هاتە ئەوەی کە دوای ینی وەکو نەتیجەی بەهاری عەرەبی کە چەندین دیکتاتۆری لە ناوچەکەدا خست ڕژیمی ئەسەدیش لە سووریا لەدەسەڵات بکەوێت ئەوە بوو لە ناوچەکە کشایەوە دەوڵەتی سووریا و ئەو ناوچەیە خەڵکی ناوچەکە خۆیان و بە تایبەتی کوردەکان خەلعەکان پڕ کردەوە ناوچەکەی خۆیان ئیدارە کرد و بە شێوەیەکی زۆر دروست بەڵام لەگەڵ ئەوەشدا دیسانەکە لەلایەن دەوڵەتانی ناوچەکەەوە و لەلایەن بە تایبەتیش دەوڵەتی تورکیە و جەریاناتی دەستپەروەردەی خۆیەوە کە جەریاناتی وەکو داعش و جەریاناتی ئیسلامی کۆنەپەرستی دیکە بوون هێرشیان کرایە سەر و ئەو ناوچەیە لە قۆناغی جۆرا و جۆردا چەندین شەڕی ماڵوێرانکەر و خوێناوی بەسەردا سپا بەڵام سەرڕای هەموو ئەوانە لە هێرشێکدا کە کرایە سەر کۆبانی لەو نوقتەیە داعش تێکشکێنرا و ئەوە بووە سەرەتای تێکشکانی بە تەواوەتی داعش لە ناوچەکەدا ئەوە بوو لەوە لە ڕۆژاوای کوردستان دەسەڵاتێکی خۆجێی هاتە سەرکار و توانی بەشداریدانی خەڵک لە بەڕێوەبردننی کاروباری ناوچەکەدا و بە ئاوردانەوە لە داخوازیەکانی خەڵک بوو بە جێگای متمانەی ئەو خەڵکەوە خەڵک بەشداریان لەو دەسەڵاتدا کرد و ئەمەش بووە چقڵی چاوی دەوڵەتانی وەکو تورکیا ئێران خودی سووریە و تەنانە دەوڵەتی عێراقیش بۆیە بە هەموو جۆرێک پیلان دەجێڕن بۆ ئەوەی ئەم شوێنە سەقامگیر نەبێ و نەبێتە جێگای هومێدێک یا ببێتە ئۆلگویەک بۆ داهاتوو بۆ وڵات بۆ ئەو نەتەوانەی کە ئێستا لە ژێردەستن یا بۆ پارچەکانی تری کوردستان کە بیانەوێت
وەکو ڕۆژاوای کوردستان بیری لە خۆبەڕێوەبەرەیەکی سربەخۆ بکەنەوە بۆیە ئەمە هەمووی پیلانێکی دژی ئینسانیە و دەبێ ئێمە وەکو خەڵکی ئازادی خواز وەکو خەڵکی یەکسانی خواز وەکو خەڵکی لایەنگری مافەکانی مرۆڤ لە ئاستی دنیادا بەدژی ئەم هێرشانەی تورکیەوە ئەم نەخشە و پیلانە چەپەڵانەی دەوڵەتی تورکیە و دەوڵەتانی دیکەی هاوشێوە بوەستینەوەوە دیفاع و داکۆچی لە خەڵکی ڕۆژاوای کوردستانیش بکەین هەروەک ئەو بەو شێوەیە کە هێرشەکانی دەوڵەتی ئیسرائیل بۆ سەر غەزە مەحکوم دەکەین و بە جەنایەت و جەنایەت دژی بەشەری دژی مرۆڤایەتی دەزانین دەبێت هێرشەکانی دەوڵەتی تورکیەش هەر بەو شێوەیە چاو لێ بکەینەوە بە هەموو شێوەیە بە دژی بوەستینەوە. زۆر سپاس بەڕێستان هاوڕێ سایی دەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە سپاس کە بەشداری لێبدانەوەی هەواڵی ئەم هەفتەمان بوو. منیش سپاسان دەکەم سپاسی خۆت و هاوکاران دەکەم وا سپاسی بینێرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەش دەکەم تا ئێستا لەگەڵمان بوو. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەم شێوە گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئەم هەفتەمان. زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بووین.